ئەوەی وا کات کە ئێمەی مرۆڤ بتوانین زیاترین خەڵکی باش لە دەوروبەری خۆمان ببینین و پشتیان پێبەستین ئەوەیە کە بزانین چۆن قساکەین بزانین چۆن مامەڵاکەین ئەتەکێتی قسەکردنمان و تەواوی ئەو بیر و باوەڕانی کە هەمانە لە ڕووی ئەتەکێتی ئێمەوە دەرەکەوێت ئەو بیرۆکانی کە لە هزری ئێمەیە لە ڕێی ئەتەکێتی ئێمەوە دەرەکەوێت کە دروستە نادروستە بە چ شێوەیەک باسی ئەەکەین بەیانێکین ڕەنگە تۆ نیەتێکی زۆر باشت هەبێ و قسێکی زۆر باشیش لە دڵ دەربڕینەکەت هەو نەبی دەربڕینەکەت ئەو نەبێت بە هەولێرەڵێ هەو نەبیت هەو نەبیت دەربینەکەت هەو نەبیت ئەینجا هەرچەندە بابەتێکی بە پێز و گرنگیشت هەبێت تازە ناخوا سفر بۆەوە زۆر ڕاستە جا ئەم بابەتە پەیوەستە بە زۆر پیشە جگەلەوەی کە هەمومان ئەگەر پیشەکەشمان قسەکردن نەبێ بێگومان ڕۆژانە مامەڵە دەکەین قسە دەکەین لەگەڵ خانەوادەکەمان هاوڕێیانمان لە بازار لە هەر شوێنێک لە شوێنی کارەکانمان بەڵام هەندێک کەس هەنا ڕەنگە بۆ ئەمان جیاوازتر بێ بۆ نمونە یعنی مامۆستایانی ئاینی کە کاری ئەوان ڕاستەوخۆ قسەکردنە لەگەڵ خەڵک لەگەڵ کۆمەلگا و مامۆستایانی قوتابخانە و زانکۆ بە هەمان شێوە بێژەر و پێشکەشکاران ینی ئەمانە ڕاستەوخۆ مامەڵەیان لەگەڵ گوتارە خەڵک تەنیا گوێی لە زمان و زار و شێوازی ئاخافتنیانەیە فرۆشیارانی ناو بازاریش کاسبکاریش زۆر گرنگە کە بزانێت چۆن ڕووی خۆش بێ مامەڵی خۆش بێت چۆن وا بکات کە کڕیار بەرەو لای خۆی کێشکات جا بۆی بە شێوەیەکی زانستی لەم بابەتە تێبگەین ئەمە دەبێتە تەوەری ئەمڕۆمان کتێبی هونەر و ئەتەکێتێن گوتاربێژیە چاپ و بڵاو کرایەوە جا ئەمە بۆ سەرکردەکانیش ینی زۆرزار کاریگەرە سەرکردە هەبووە لە گوتاربێژی زۆر زۆر کاریگەر بووە ینی کاتێک کە گوتارێکی پێشکەش کردووە ئەوەی کە خۆی ویستوێتی بە زیادەوە توانیوێتی ئامانجەکە بپێکێ ینی لە مێژوودا هەندێک سەرکردەیەک هەیە کە یەکێک لەوان کاریگەر بووە ئێستا نەماوە هیتلەر ینی بەناوبانگ بووە لە گوتاربێژی هەتا یەکێک لە هۆکارەکانی هاتنە سەردەسەڵاتی هیتلەر شێوازی قسەکردن و ئاخاوتن و کاریگەری قسەکانی بووە ڕەوانبێژی بە بەڵێ جا کتێبی هونەر و ئەتەکێتێن گوتاربێژی چاپ و بڵاو کرایەوە لەگەڵ میوانەکەمان ڕیاس فرزۆ هەرکی کە نووسری کتێبەکەیە لەگەڵ ئێمەدایە کاک ڕیاس بەیانیت باش زۆر زۆر بە خێر بێ خێران دەربن بەیانی ئێوەش باش و بەیانی میوان و بینەرانی کەنالی کوردستان 24 زۆر سواس باس دەوە بکەین ئیتیکی ئاخاوتن چییە؟ ینی تۆ کتێبەکە لەسەر ئەمە نووسیوە ناوەڕۆژ کتێبەکە چیتێدا چۆن پێناسێن بابەتت کردووە؟ ئیتیکی گوتاربێژی یەکێکە لە بنامە و پرەنسیپەکانی گرنگی گوتاربێژی چونکە ئەگەر ئێمە بێن لە بەبادینی قسەکەمە بە سووران بەبادینی چۆن خۆت ئاسوودەی ئێمە هەمومان کوردی باش دەگەین بەڵێ گوتاربێژێدا دەوێتن مرۆڤ ڕاچەوە هەندێک بنامەوە بکێتن ئیتیکێت گوتاربێژی بکە تایبەتی ئەگەر ئەم بێن پێناسە گوتاربێژێدا تقریبا دەبمە دیار بیتن و ئیتیکێت گوتاربێژێت چنەک و پێناسە گوتاربێژێت بژیتن بریتیەش جوانکردن و خەملاندنە پەیوان بە زمانێکی شیرین و دەربڕینەکە جوان ji bo rakêşana beşdarbiyan li ser encamdana karekî yan jî dûrexistnewan ji karekî yan jî razîkirina wan yan jî pêdana zanyariya fe yan jî hunerê gihandina peyam û name û hizrekî ye ji bo komeka guhdaran ku bo razîkirina wan taban vêrê da bûme diyar bît bo razîkirinê divê te çi hebît îtîkêt gotarbêjî hebin wek ku bû nimune eger em bên behsken divêtin tu di gotarê da çêna bîtin tu wekî dibêjin zimanê zebr bikarbînî beramber xelkî yan jî îşaretê hinek îşareta ramanê xwe nerêniyê tey weku amajekirina penca destî yan bû nimune karînana hindek zaravêt neşya yan civîn et gotaran da yan jî tundrawî weku yan jî jêk cudakirina hindek regeza û giringîdan regezekî dî yan jî sifkatîkirin bi xêlekî yan mentîqeyekî yan serkirdeyekî yan hindek mustelehatê weku dîmagojî û nêrgisî û meselan totalîtarîzm û gelek meselan îdeolojiyaya dî ku demê di gotarê da bihêne behezkirin ekîd ew wekî dibêjin bînerê te dişte razî nabît û îtîkeka baş gotarê de nayete pêşkêşkirin زۆر باشە کاک ڕیاز هەمیشە ئێمە ئەڵێین
لا فراغێک لە نەبوونی شتێک مرۆڤ بیرەکاتەوە کە داهێنانە بکات یاخود پەرە بەو بوارە بدات لەکوێ بۆشاییەکەت بینیوە کە پێت پێویست بووە کتێبێکی لەم شێوەیە بنووسی گوتاربێژی ئەگەران بەرە خوددانێ هوەرێکی سەردەمیانەیە نوکە جیهانێدا gelek giringî pê tê dadan bûye min gelek xol û semînara beşdarî kirib taybetî em hemî renge wekî ew kesed ku meselan peymanga û kolêja xan bît ew tiştê berçavfargirtî demê dibînîtin meselan berpirsek yan rahênerek yan mamostayek wextê tê de ser stêjê durust peyama xwe nagehînîtin bû xwênera fe wextê ew hemî serdanên min el kor û kombîn û semînara bû min diyar bû ku hunerê gotarbêjî gelekî giring e taybetî mirovêt akademîst wan wî hunerî da xwe şehraza bikin bû çi çunkî mirovêt wekû te behs kirî li bîdayetê ku pêşkêşkar rahêner meselan qiyadiyek serkirdeyek pêdiviya hunerê gotarbêjiyê bû çi çunke mirov rojane zêdetir bi rêka axiftinê şûl û kiryaret xwe encam den فاگر تو آخفتنی دای زیرگ نبی و تشیان در برینه و رازیکنه و اقناع نبن اکید تو درست نشه پیام خوب گینی چند زورن او مامستاید زور و کشادت بلند هین بس پیام خو نشن درست بگینه و چونکی ده هنر گوتاربیجی دا شارزانی نه فاکید او فراغه یا کمدیت اتناخ هندک مرو با ادگوتارا دا سمینارا دا او کیماسیت های او شاشه خره بونه اگروی چنده کو او هزرا و ایدئولوژیا بوم درست بید کو از بشم هنر گوتاربیجی باش بکم پارتوکا کو خلکی طبعا از گلک تقریبا نزدیکی 6-7 ساله از راهنان و دوره جیوت کم سمینار السر بابت هنر و اتکتن گوتاربیجی زۆر باشە کاگڕاست خەڵکانێکەنە وەکو توانیان باشە و عقلیان باشە ئینسانی ڕۆشنبیرن درک بە زۆر شت دەکەن بەڵام لە کاتی ئاخاوتن یان لە کاتی گوتاربێژی دانیشتن لە شوێنێکی قەرەباڵغ پێشکەشکردنی وتار و سیمینار شەرم و ترس و سترێسیان هەیە ئەمە چۆن چارەسەر دەکرێت هیچ ڕێگا چارەیەکت لەم کتێبە باس کردووە بله اكيد من بحث كري بس دفيت ام كم جر بزانين خلق حطانو ك يعني زوربيا خلقي نزانين يعني وقت دبي لرزيت يعني دستت لرزن يعني تشويشك بوچيت بيت يعني ممكن بيجن ستريسك بوچيت بيت ونشيت درست باخ بيتن ابا شرمه يعني ترسه يعني خلق جوازينا كات كاي او ترسه بوچي بيان شرمه مدفيت اسوي بيامد درست بگينم كو خلق خرب بزانيت كو درست جدا گل شرمه درست کنگی درست بیتن درست وی دمی دا درست بیت دمی تا زانیاری سر بابت کی نبن و تو بچه برانبر خلق کی پا خوی تو ده درست بوده چه بید بود چونکی ایکشوان اگر مثلا دی بیج اگر پسیاش مواتا کنم اصلا زام جواب دم و لهل بدایت او فکر حمیده بود درست بن اگر پسیار مواتا کن اگر ایکش مزیرک تر بید وی بابتی دا فوقتی تو شارزان بید بابت کی دا ده درست بوده چه بید اگر تا شرم بو درست بی کواتا نشانه هنده تا ممارسه آنکو سربور نینه پیشکش کرنه دا یانجی آخفتنه دا وقتی مروف اکم جارچتا کانال که تلویزیونیان برنامه که دا اکید ده ترز بود شرم ده بود چه بید اگر زانیاری هبند بس شرم بود چه بید او شرمکش چند دقیقه کنیان اگر شد خوب کنترل کرد بس ترس اگر تا زانیاری نه به هر دید بردام بید گلتاج حتی آخیره بس شرم هنگی درست بید وقتی تا ممارسه نبید ات پیشکش کرنا گوتاره که یا سمیناره که یانجی آخفتنه دا یانجی سر مجلس اختتو درین خارو تاخوی باش ڕەنگە ئێستا دەرفەتی ئەوە نەبێت کە ئەم کتێبە بەردەستی هەمووان بێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە چکێنراوێک یا چەند بیکەین بە چەند دڵۆپەیەک و چۆن لە بیگوشین کتێبەکە باسی چەند شتێکی گرنگی لێ بکەین کە خاڵی سەرکەوتن یاخود گوتاربێژێکی سەرکەوتو چیە چەند خاڵێکی هەیە چین ئەو خاڵانە بووی کە هاتۆنەڵە کورتکراوەیەک بێت اكيد ما اف كتابه حميل سر حب بنموات يا دوم ازراندن يعني دفيت اد جوتورد او هر حف بنموا بهنا اكيد بيجن
پراکتیزه کردن یکیش بنماید گوتار بیجیت گرنگ دویت و بابت و ناو نشان جگ جدا گلک جرات کانال پروفشنال جدا او غلطات تکنش لا پیشکشکاران و نمونه بیجید بابت عمل سر طلاق یا به مهوانداری زور برای دکتر فلان کس و بخوشی چاره که ای بابت چاره که نوی تبعث کردن فلازمه تو ناو نشانه که جه بگیری مثلا بیجه هوکار طلاقی یا جی خرابی طلاقی یا جی باشه طلاقی وقتی تا عنوانک جه گیر تو دشی 5 دقیقه جدا بحث کی بس بابت تو شی بابت فیزیای نهده منهجن چاره که دا بحث کی تو اگر جومسکی جی بینه کو فیلسوف قرنینو که یعنی نشید بابتی چاره که کو 20 دقیقه دا یعنی ادرسی درست بده بله جک جدا کنه بابتی گل نام نشان بزنه که چی باز بکاتن دز نشان کن عنوانکی او یک بنمای کی اویا پشت اینگه لازمه تو دیف پیدویا خلکی پاخوی چناوید مثلا تو سمینار چه ساتره کی کو شرع ونمون الشر داعش دا چه بید شاعر چوبانه آن هلبزوان چوبانه الساطر شعرت اوینی گود با نه چون که پیدویا پیش مرگاب ویدا میدا وان آخفتن آنیا وان پیدویا آخفتنت حماسات و نشتمان پروریه هی نک اوه فپیدویا گوتار یعنی گوتار گلکا گرینگه بو بشدار بیان کو بو خلکی یا بنمای سی پیشکیه کو بنمای هر سرکی ناف گوتار دا پیشکی لازمه تو بده گوتاری یعنی چناب یک سر چنا موضوعی بحرمکی بنمای چاره ناوروکا بابتیه دوید ناوروک کو مرم سرکی یا گوتار بیج گوتاری دا ناوروکا بابتیه یا بنمای شش یعنی پنجه دیماهی کا گوتاریه دوید دیماهی که بالکیش کچاوا پیشکی یا بالکیش و سرنج راکش بید تو ده سرنج بجدار بیا بخورا کشی ده همان دم دا دیماهی جی گلکا گرنگه بود چون که دیماهی که جوام چون که گوتار بیجی اگر هم پیشکی نوارو که کوتاه نمونه بینه که فرینا فروکه کچا فروکه به جوانی راد بید ول سر یک هل دیچید پاشی به جوانی و نرمی دهتا خاره گوتار بیجی نفسیشه وقتی تو دست بکردی تو به جوانی بچناو بابتی ول سر یک بابت بچینت لقو لوپا لبکه و بچناو غیر موضوعی دی پاشی به جوانیش دیماهی که گوتارا خوب ببینه به نمای ششه تونا دنگیه کارامای دنگینه برزیونیزمی چنو بیت مروف وقتی سمیناره که پیشکش کرد 30 دقیقه یک آست پیشکش کرد دوید برزیونیزمی لذاتی و سستی پخته آخفتنیت خدا بنامای هفته و اخیره کو زمان لشیه کو گلک گرنگه چونکی وکولین کاتا کرنش لای البرت مهربانیش لزانکو لوس انجلوس الامریکا که آیا و دم مروف آخویتن پیام مروفی برای چت گهتا بینران ونمونه انك پیشکش کارن دم انك تاخذن اف خلق ساعت کتنگو بینر ساعت کتنگو برکات چه ورگیر آیا همی برکات دنگی ورد گیرن نه چون که مسی کانالت ورگیرد نه ممرو به هی بصریه برکات حرکت حرکت چاوی گرنجیناتا و حرکت دسته و پیا و هات نچونه ویره که پیام مروفید گید بو کسی بصری بو کسی سمعی چونکی مروفه که گهداری کرد زیاتر قناعت آویب دنگیته دم تو برزیون نظمیتی خد دنگی دا بتایباتی سمینار دا هشیاری بود چی بید و پتر پیامکی جید و شید پیامکی جوار گرید او پیاماتو بحث دکی و کسی لمسی جی الا رکا اوه طبعا وکی ما دست او وکلنا خود درستی بگهینه بو بینره 155 پیام مروفی برای زمان لشید گیتی بری لنگویج آن لغل جسد گیت 137 بريكا تونا دنگي كرامي دنگي و 38 طبعا و 107 بريكا بايفا يعني زانست مروفي بايفيد مروفي همي 107 جانا خلقي افيدي 55 بريكا زمان لاشي 38 بريكا كرامي دنگي تونا دنگي كاغرياس او كسي كغوتاربيجي كي باشا اما خورسكا لقلي لدايق بوا كسي كام توانا و ام قدرتي هي یان پێویستی بە متابعە و مطالعە و خۆ پێگەیاندن و خۆڕۆشنبیرکردن هەیە کامەیە ما هەش جوری زیرەکاتی خودت عالا هەش جوری زیرەکاتی داینە مرۆڤ هەندێک بێژە نه جوری زیرەکاتی فاز یەکیش جوری زیرەکاتی کو خودت عالا داینە مرۆڤان جوری زیرەکاتی زمانی هەمی کەسێک نەشید ببیتە گوتار بێژەکی سەرکەوتی هەمی کەسێک شێت ڕاهێنانێ بکات ببیتە گوتار بێژ بەس هەمی کەسێک نەشید ببیتە گوتار بێژێکی سەرکەوتی و داهێنەرانە چونکی موهبه که خدا دا هندک مروت بجنه جوری زیرکاتی و زمانوانی هندک مروت های زیرکات جسدی های بونمونه اگر کریستیانی و میسی هادبون ببونه پیشکشکار رنگ سرکفتی نبون بونمونه کسی که لوژیکی اگر بیت
ببیتا گوتار بیش رنگ سرکفتی نبی او رنگ لوجیک دای زیرک او دی جستایی دای زیرک های زمانوانی زیرک اگر خونه چو بیتا هیچ جهه که اکادمی و کتاب باش نخونید ما گلک شخصیت یعنی نخوینده وارم بس آخف نه گلک زیرکن یعنی مجلس نایلین کس با خوبی تر آخف نه کنه بخوبو چونکه خود تعالی جوری زیرکاتی و کری زیرکی زمانوانی که او موهبه که خدا دا هندک مرو و ندا هندک بس همی کس شید راهنان بکت ببیتا گوتار بیش بس شرنیه همی کس اکثر کفتی بیت گوتار بیش زۆر باشە کاک ڕاز پەیام چەندێک گرنگە کە تۆ ئەو پەیامی وەکو گوتار بێژێک ئەیگەیەنی خۆشت قەنەعەتت ببێن نا بۆ نمونە هەندێک کەسێک قسەت بۆ کە خۆی هیچ قەنەعەتی پێ نییە بەڵام مەبەستی ئەوەیە قەنەعەت بە تۆ بهێنێ چونکە لە بەرژەوەندی ئەوە فڵان شت کەیت یان فڵان کارکەیت ئەمە تا چەند گرنگە لە گوتاربێژی پەیامەکەت لەگەڵ ئەوەی کە خۆت باوەڕت پێیەتی یەکشت بێت اكيد يعني افتشتكي كان بجني اخلاقيه دفيت او تشتي مروف بيجيد بري هر كسا كي مروف بخو قناعات بوش داتو بشي درونك آرام وقناعات بو خلقي بيجي چونكي اخفناك كردواري هيد بيجيد اخفتنا اش دلي تي بو دلي چيد اش جهات دي الدويت دي بو گاجي چيد يعني دزيج بير كد بو چونكي اگر مروف قناعات تشتكي بي دج دل بيجيد گلك جرا مثلا مشكله کا چبي تو دی چی آن حوالا کاتا بری هنگی چوی کوی کسی راضی کرد پی راضی نبود چون که جدل نبیه بس تو وقتی جدل چیه مشکله که حل که یا بابت که بحث کی اكيد او کسی دی جدل ورگرید بس وقتی تا بخو قناعت پی نبی صح که حتی اللغه الجسدیه وی دی دیار بید یعنی بزمان لشوی را دیار بید کو اف کسی جدل نابیجید یعنی دي سور بيتو رنگي ويدي تيك شيتو حتى حركه ويدي زياده بن يعني تشويش دي چونكي زاني قناعات بين قالك جرا يعني سركردن سياسي يان عندهم برلمان يان او كسي دعاتا حزب خود كات اگر راستيا نبيجتن ساكي يعني مشوشك اخفنت وين لك تگنگاشتنك اتناف كلمه ويديوهات هيكو ويبخو قناعات بين چونكي دكتور محمد سوينيد بيجيتن اگر تدفيت شو لك بكي دفيت كلمه رفق لي بداي رغبت فرصت قدرت كل هرسك اللي شيء كلمه دوتكم كرين مقصده من بيتشي يعني تفيد كم جرم رغبت سرويش ولا هبيد دو كتا قناعات بها بيد دو او كسي برامبر جيب قناعات وار بگري زۆر باشە کاک ڕاز شێوازی جلوبەرک و وەستان لەسەر ستەیج ئەمانە چەند کاریگەری هەیە ببێتە تەواوکاری ئەو جملانەی ئەو ڕستانەی کە دەیڵێ اكيد جلوبرك جي سيماي مروفي بو كاسي بصري نجا بو كاسي سامعينا بس بو كاسي بصري وقت بيني جلوبرك كي نشيو اون كنا جريدويا بوباتي تبا تو وقت تو تشي بحثي تندرستي بكادفيت اگر صادريات بتادا بيدي بتر جوانتر پیام جاي اگر تو بتشي بحثي اندازیاری بکه تا کلاوه که اندازیاری سری بیتو او جلوبرگ اندازیاری بردابید پتر دی پیاماتا گید وقتی تو پیشکشکار بی رنگ جلوبرگ تا رکوپیک بیدی پتر پیاماتا گید بو کسی بصری طبعا ها چونکی جلوبرگ نه قیاسه کو تمروه که روشنبیری یا دی پیاماتا گید یا نه گید نه بلکو اتاکیتن جوانکر ناتا یا سرستیجی اکید یا گرنگ اوش زۆر باشە شتێکی دیکە هەیە کە کاتە تایم تەنانەت لە قوتابخانەکانیش لە پۆلی وانەوتنەوە لە 45 خولەک زیاتر وانە ناوترێتەوە ئەڵێن لێ کۆڵینەوەکان وا دەرەخەن کە مرۆڤ تا ماکسیمەم تا 40 بۆ 45 دقیقە ئیتر ئیستیعابی وەرگرتنی هەیە چەندە گرنگە کە پەیامی خۆت لە مەسافەی یەک کاتێکە بگەێنیت کە بەرامبەر تووشی مەلەل نەبێت بسیارە کۆ جوانە ڕەنگە وێنەی گرێ دایم گرنگی و گوتۆربێژیەوەژی ڕەنگە گەلە کەس و بینەر بێژم گوتۆربێژی چ گرنگی ها گرنگی خۆ ئەوەیە بوو نمونە وەختی تا تو گوتۆربێژی دۆیە شەهرەزابی تو دێشەی بکورد و پۆخت پەیاما خۆ بگەینە حوجێ گەلە ئاخفتنی نییە وانەیەکی شوان تشتێک و خەڵک بێزار بیت یان نقصانیت گوتۆراویدا دروست بیت ئەوەیە تو گەلە بێشول تاخوی ئەت محاضرێدا مەوزوعەکە پێدوی دقەکە دو دقەی تو چارێکێکی بخۆ یان مەوزوعەکە پێدوی چارێکێکی تو نيف ساعات دريج بكي أبا تشتكي يعني كو جلك ديتا برشوف كده حتى مثلا جلك سركر ديد ما بربرسيد ما مثلا مرو أبيت كوتشنا ساس تيجي دي بجني زور نوكا داخل فلان كاسيت كاين فرمو بو بيشكش كنا بايفاكي بايف چندك أكاديميا مدفيد بو بينار ديار كم كو جلك خلق بغلطية تيجاشت ديشنا ساس تيجي بايف بخود دقيقة كده سبيت كده حتى 3 دقيقة دريشترين بايف 5 دقيقة تو هاجا تو صح كي بايفات خلقي چندن الشوريكي وانا 20 دقيقة نصف ساعتي فحتى ما مستوى بي وكيد بيجن ريفا باربيت
وقتی تو نشی کرد و پخت که پیام خود که وقتی تو شارزانی گوتار بیجیده چونکی پیام هر چند یا دریج بید تمام خو نامینی حاجه چند یا بهز و بالکیش بید چونکی ما شعرکه های احمد خانت بیجید ای خامت گلک دریج کرد تا افنامه پر قریش کرد هر چند کلام شه بدور بید به قدر دی بیدم کو پر یعنی ئەوەی کە ڕێساوێت یامەیە کاتەوە بەخوری ئەگەر بە درێژەی باشە کاکرێز باوترین ئەو هەڵانە چین کە لە گوتاربێژیدا دەبیندرێ ینی یاخود بیندراوە جا سەرکردەکان بن یان مامۆستایان بن یان هەر کەسێکی جەماوەری کە دێ قسە دەکا باوترین هەڵەکان چین کە دووبارە و سێبارە دەبێتەوە هەلەکان وڵی زۆرن بەس دیماگوجیەکی شوان بابەتە ئەگەرم باس کە سەردابرنا خەلکی گەلک تێدا ینی ڕەچاوکردن یانجی طبعا لێرە ئەم شێم کەینە دوو بابەت ینی دوو بەرسف بۆ مرۆڤێ نەخوێندەوار وەختی سەحت کەتە گوتاربێژێکی دی چاوە زانیت کە ینی چاوە دێفەشەلێنیت یانجی کێماسیتوی بێ حەز بکات وەختی ئەف کەسە درست پەیامەخۆ و هەزراخۆ نەگەینێت ینی خەلکی ڕازی نەکەتن بۆ کەسێت ئەکادمی وەختێت بینیت بنەمایەت وێنەوە هێنا جێبەجێکردن بنەمایەت گوتاربێژی ڕازیبوون باوەڕ بەخۆ نەبوون ئەوە هەمی کێماسی دێ دروستکەن ئەت گوتاراویدا یان مەسەلەن هەندێک زاراوێت نەشیا و تێدا بکارینێتە نەک ئاریشا کە ما بەحەزکردی البیدایەتەیە زۆر چاکە ئەگەر بینە سەر ئەو گوتاربێژانەی کە گوتار دەڵێن بەڵام زۆر بە دەمارگیریەوە باسی شتەکەکات ئەم مندە بە تووڕێی ڕەنگە باسی من مەبەستمەوە نییە خوا نەخواست بە جۆرێک لەگەڵ مامۆستایانی ئاینی بە شێوەیەک بە هەڵە تێبگەلە من بەڵام کە تۆ ئەتەوێ باسی خۆشەویستی خوددا بکەی یان باسی بەهەشتێ بکەی بە جۆرێ باسەکەی ئەوەندەی ترساندنی تێدایە ئەوەندەی تۆقااندنی تێدایە ئەوە نەمحیبەتەکە دروست ناکات کە تۆ بەرە ئەو ڕێگەی بڕۆی جگەلەوە هەر کەسێکی تر مەبەستم وەکو بۆ نمونە باوکێکە لە ماڵەوە ئەڵێ دائیمەن پێش ئەوەی کە محتەرەم بی محبوب بە کە محبوب بی احترامیش دەگرن ینی باوکێک چۆن بتوانێت گوتاربێژێکی باش بێ لە ماڵەوە محبوب بێ کە قسەکانی وەربگیرێت نەک لە ترسا قسەی لێ وەربگیرێت گرنگە گوتاربێژی دە یەکەم خاڵە پێشەکیە تو چە سەر ستێجێ گرنژینە وەختی گرنژین ڤایرۆسەکە وەختی تو طبعا محبوبی گرنژینە دەزی مەقسەدەمەوە وەختی تو گرنژی تو وەخت ڕێخۆشی ئەبدەمارگیری شتەکەی بەحەس ناکەی ئەو کەسە دێ پەیامەتە وەرگیت هەگەر ئەم هەر منتیقی بەحثکەین لۆژیک بەحث بکەین ئەگەر مرۆڤی کەسێک حەش کەسێکی نەکات تو بێژی گوێ خودداتێ ناخێت بەس ئەگەر ئێک ڕێخۆشی گرنژینی شتێکی بوتە بەحث کات و حەشتا بکات ئەکی تو دێ گوێ خودەیە دێ پەیامەوی وەرگری بەس ئەگەر تو دەمارگیری عەسەبی بێژە کەسە حەتە برۆیەتە یان خوشکاتە دەمێت تو بێژی دەرگای پێوەدە بێ زەحمەت خوشکە منێ بەڕێزیان برای منێ بەڕێز دشی دەرگای پێوەدای دێ پێوەدە دڵخۆشی ئەگەر شتە ماستر بیان کچکە دێ بەس ئەگەر بێژە کە پێوەدە کوڕۆ دەرگای دێ پێوەدەت ئەگەر پێوەش دای ناویش دل دۆ پێوە نادەوە هەندێک هەر دێتەوە دەمۆرگیری و عەسەبیەتی و تۆندڕاوی گوتۆڕۆدا کیت بێژن ئۆژەوە چێت بیت و فاشیزمی چێت بیت کاکڕیاس زۆر سپاس بۆ تۆ زانیاری زۆر باشت لابوو لەم بوارە من زۆر جار لەسەر ئەم بابەتانە شتم خوێندێتەوە بەڵام هەندێک شتی نوێم بیست زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی و هیوادارم بتوانین کتێبەکەش بخوێنینەوە دەست خۆش بێ و نمونەت زیاد بێت سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونت دەستەکانت خۆش